هر بازیندویی ئەڵێ مردوم کەسێ نەیبوو بێ دەردی دووریەر تێنەگا لە حاڵ غەریبی دڵزەر دڵ غەریب وەکو دیوە خەمخەمە غەریب میوەندەر دەرد و ئەستەمە کەسێ نەیبوو بێ دەردی دووریەر تێنەگا لە حاڵ غەریبی دڵزەر دڵ غەریب وەکو دیوە خەمخەمە غەریب میوەندەر دەرد و ئەستەمە هر بازیندویی ئەڵێ مردوم خەمی دووری تۆ وای لێ کردوم هەر بازیندویی ئەڵێ مردوم کەسێ نەیبوو بێ دەردی دووریەر تێنەگا لە حاڵ غەریبی دڵزەر دڵ غەریب وە